یەکێک لەو شتانەی کە بۆ دانانی مەرز بەکاردێ بریتە لە else f چییە؟ ئەویش یەکە لەو کیوەردانەی کە لەگەڵ if بەکاردێ بۆ دەبێت if بەکاربین ئەو کات دەتوانین else f بەکاربێنین دواتریش else بۆ هەر لە نمونونەکانی پێشتر سەرەتا لەم تێکست بۆکسە دەکەین بە نرخی ئەو ڤاریابڵە لێرە مەرجێکدارین دەڵێن ئەگەر هاتوو ئەو ڤاریابڵەمان واتە ئەو نەیمە یەکسان بوو بە دانا یەکسان بوو بە دانا ئەو کاتە مەسەج بۆکسێکم بۆ پرنت کات message box show first condition دەنووسی مەرجی یەکەم first condition is true دەنووسین مەرجی یەکەم دروستە ئێمە تەنها یەک مەرزمان داناوە بەڵام ئەی چی ئەگەر هاتوو چەند مەرجێکی تر دابنێ بۆنمە دەتوانین مەرجێکی تر دابنێ بۆ ئەم تێکست بۆکسە ئەویش بەهۆی else f ئەگەر نا واتە ئەگەر ئەمە نەبوو ئەگەر نا مەرجێکی تر دایە نەیم یەکسان بوو بە زانا ئەو کاتە مەسەج بۆکسێکی ترمان پیشاندا بنووسێت message box show the second condition is true بنووسێت کۆندیشنی دووەم ڕاستە second condition is true بنووسێت مەرجی دووەم دروستە لە چ کاتێک ئێستا ئەگەر هاتوو ئەو مەرجەمان دروست بوو ئەوە ئەو کۆدەیکە لەنێوان ئەم دوو کەوانەیەدا کە تایبەتە بە بەشی ئیف کارەکەی ئەنجامدا بەڵام ئەگەر هاتوو ئەمە دروست نەبوو واروها ئەمە دروست نەبوو ئەو مەرجەمان دروست نەبوو واتە وشەی دانامان داخڵ نەکرد بەڵکو وشەی زانامان داخڵ کرد ئەو کاتە ئەو بلۆک کۆدێک کە تایبەتە بە بەشی else f ڕەن دەبێت واتە دەست بەکارەکان دەکات مەبەستم ئەم مەسێج بۆکسێ ئەم کۆماندەیە بەڵام ئەگەر هاتوو هیچ کام لەم دوانە دروست نەبوون نە ئەمە ئەوە دەتوانین else بەکاربێنین لەو کاتێک ئەمە کارەکانی ئەنجامدا واتە else کار دەکات لەو کاتێک کە هیچ کام لەم دوانە مەرجەکانیان دروست نەبێتە نە وشەی دانا داخڵکەین نە وشەی زانا ئەو کات دەنووسین message box show not any condition is true هیچ کام لە مەرجەکان دروست نین بۆ ئێستا تێستی دەکەین ڕنگ دەکەین سەرەتا وشەی دانا داخڵ دەکەین نووسراوە first condition is true دواتر وشەی زانا the second condition is true بەڵام ئەگەر هیچ کام لەم دوانە داخڵ دەکەین تەنها PTZ داخڵ بکەین ئەوە دەنووسرێت not any condition is true چونکە بەشی ئەڵسەکە کارەکانی ئەنجام ئەدات